بەڕێزان ئێستا شەڕ و هەرایە لەسەر پۆست کامل لەوە ناحەق یەکێتی ناگرم لەبەر ئەوەی ئەوەندە زەلیلیانیان کردیە پارتی لە دوای سویەکی ئابۆ پارتی هەر ڕێککەوتنەکە هەر حزبە کردبی هەر شار لە عسەرەکەی 20 ڕۆژ بووە ناگەیشتە چلیشە نەگەیشتە مانگەش دوای ئەوە دەکاتە قەشمەر گۆڕان وەرەسەیکە لە قۆناغی نەوشیروان بەو هەموو هێزەیەوە کردیە گاڵتەدا چی لە ڕێباز هەملان کرد چی لە مستەفا سەید قادر کرد بڕۆ دوێنی وەزیری پێشمەرگە بوو سلاحەتی چی نەبوو چیان نەکۆسرەت کرد کە جێگری سەرۆکی هەرێم بوو یعنی چێ دەزانێت سە جێک دوو جێگری سەرۆکی هەرێم هەیە چێ دەزانی نێچی زاوایەنە برازایتی باشە بارزانە 1970 بارزانە کو کردیکانە گاڵتەزار بڕوا بکەن ئەو نێچیرە وەختی زێر بەرپرسی بارەگای سەربازی بارەگای بارزانانی بوو سەرپەرشتە کرد بڕیاری مەسعود دەگوت دەربکە دەینات نێچیر فەرماندەی هێزی لەشکری هەموو هێزی چەکداری هەرێمە گوایە بەس پیان ئیمزا دەکرد یعنی هیچ دەسەڵاتە چینیە خۆ لە بواری فەرماندەی هێزی چەکداری ئەمە زیاترم هەیە لە نێچیری مەسروریش دوو لێبوردنەی گشتیە بۆ قارەمان شکری دەکرد کردی قەشمەر هەتا ئێستا و ساڵەکوان دەکات بەجێ ناکە لەسەر زیندانیانی بادینان نێچیر سەرۆکی هەرێم نیمچە ئیدانەی کردارە پێکرا ئیدانە بکە ئەجە تو یەکێتی و هەموو حزبەکان کە دەچی بەرام ساڵە 2 ساڵ لەو دوای سویەکی ئابۆ 2 ساڵ کە تەبەردەستی یەکێتی سەرۆکی حکوومەت بڕوا بکە چوو بە دهۆک من باشم لە بیرە چکۆ بە خۆتازان ئێمە چاودێری ئەوەسان مەسعود پێی گوت نەکەی لە دهۆک بڕیاری پرۆژە ئوشتان دەیە توی دەسەڵاتت هیچ نییە نێچیریش کە دەسەڵاتی هەبوو گوتبینای بچی ئەو ژوورەی سەر ئەنجومەنی سەرۆگۆزیران تا بە خۆم دەگەڕێمەوە کاکە ماڵی مەسعود بارزانانی ئەو وەکو فیرعەون سەوری خۆیان دەکەن وەکو کۆیلێش سەیری هەموو خەڵکیشکە دەکەن تەبەقە بەتەزەسە مەسعود و مەسڕووا لەگە نێچیریش دەکەن نۆرەی قوبادە ئەو قوبادە جێگیری سەرۆکی حکوومەتە لە قۆناغی مەسروری دەبواە شت بچی بداتە ئومێد سەبا بەرپرسی نووسنگەی مەسروری ئەو تحویلی مەسروری دەکرد و دیشتان ڤیددیۆکەی کە مەسرور هەیتی کە هات هەموو ئەها دەبای لە پێ هەربستنەوە بەم قوبادیشەوە کورە براوە فێرعەون بوونە لە ناو ماڵی بارزان شتێک نێ ناوی پرەنسیبی شەراکات مەبدە پرەنسیبی حزبی میزاجە تەباغەک و مسەوەڕەک و چایچێکی خۆیان لە هەمووی پێ گرنگترە نەک ماڵی بارزانی بڕواکە ئەڵێن ئسمە دەرگوشی چایچێکی بارزانی هەبوو ئەو چایەتی هەموو ئاستایان دەکرد بە لیوا بەهادین کە گوایە جێگری ئیسمە دەرگوشیە بە مدیر ئاسایشەکانی هەموو بنکەکان دەبا بچنەکەن چایەتەکەی شتەکەی بدەنێ ماڵی بارزانی کاروان ئاکرەی ڕوشنبیرەشی دیاری شوعی بوو چوو بۆ ملی خۆی شۆڕ کرد بۆ پارتی مەسعود لی تووڕە بوو تەباغەکی خۆی هەبوو کۆن تەباغیوی بوو دوایە بۆ مسەوەڕی مەسروری گوتی بڕۆت و بە مدیری تەلەڤیزیۆن ناوینی نۆسەخۆ هەموو ئەوە کەس دەزانێت لای ماڵی بارزانی ئاوایە میزاجە میزاج شتێک نییە ناوی حزب و شتبی حکوومەت و حزب بەخۆیان یعنی نەوەزیر پلەی هەیە ئەو وەزیری کوشتکاڵ بێگەر تاالبانی یعنی سلاحەتی بیر لێدان ئی مختاریە نەک لە مختاری وەرجیرایەوە ئەوەش وەرجیرایەوە یعنی ئەوە باسی کرد بێگەر تا دەری هیچ سلاحێتم نییە لە دەست ئەوە دەی چاوەڕی سەرۆکی حکوومەت بکە هەمووی ڕەبت کردیە بەخۆی مەسروبات بۆیە شاراکەت لەگە ماڵی بارزانی هەر کەسێک دەچی دەبتە قەشمەر هەر وەک کچێکی جوان یان هەندێک لەو سکسپازەکان دەکەونە دوژنە کەرە تا ئەقناعی دەکەن دوای ئەوە ئاوتی دەکەن ئاوای وەک کۆیلە مامەڵە دەکەن دوای دەرێ وەکە نەما بابەت و شەراکەت لەگە حکوومەت دەکەی ئەوە شتێکی هاوبەشە دەبی هەر یەکە و سلاحەتی خۆی هەبی بەڵام نا هەموو شتەکان هەموو دەستکەوتی حکوومەتی هەرێم هەموو پارەکان 1995 لە بەردەستی مەسرور دیشتانەوە انتخاباتی هەموو لۆکەسێتی خۆی لۆ پارتی بەکارهینە وەک ئەوەی بەس ئەو لە ناو حکوومەت بی یعنی ئەوە کارەساتە کاکە لێرە 3 حزب کە یەکەیان 1990 دووشیان 1945 ئەوانە لەگە حزبش کەشەیە کە لە دەرەوەیە یعنی نهاتە ناو حکوومەت بەس لە پەرلەمان دەنجی لەگوێردان بەس ئیتفاقی لەگە کردینە بەند بە بەندیان حزبەکی ڕاستیست دژە بێگانەیە سڤاری دیموکراتی پێدەگوترێ لەسەر پەناهەندە لەسەر مافیا ئەوانەی هەم ئیمزار یەک بێک پێیان جێبەجێ دەکاتن
لە هەر شوێنش ببینین ستۆپیان پێ دەکە بەو سێ حزبەی کە لە ناو دەسەڵاتن چییە بەس دەنجی پێدانەوە ئیتفاقەکەیە لەکنان بەس لە ناو پارتیوێکی دیکاکە وەرەوە ئیتفاقیان نەگەرەکەی سبەی ئاوت دەکەن دەتکەنە قەشمەری ناو خەڵکی یەکگرتو کۆمەڵ ئیسلامی گۆڕان شوعی هەموو نەبوونە گاڵتەجار بۆیە بەشداری لەگەڵ حکوومەتەی بێهودەیە کاتەش خۆش.